ئاسانی بە حاسیبەیەک دەریبێنی لەبەرەوە ئەو ژمارەیە زیاد نییە ئێمە لە ساڵی 2003 تەنها 9300 قوتابی پۆلی 12 هەبوو پۆلی 6 ئامادەی هەبوو لە کوردستانە ئێستا دوای 20 ساڵ 126,000 بەس تاقیکردنەوەیە 168,500مان هەبوو 126,000 بەس تاقیکردنەوەدا کەوابێ یعنی ئەگە مقارنەی خۆمان بکەین لە ساڵی 2000 2001 2003 کە 9300 قوتابیمان هەبووە ممکنە لە کوردستانە 2 کەس سەتیە ناوێ بەڵام ئێستا لە عەدەدی 126 هەژدە کەس سەتەیەنێ دەهێمە پێمان خۆش بێ قوتابیەکانی ئێمە گەیشتونێتە ئەم ئاستا ئەمە هۆکاری هەیە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە ئێستا خانەوادەکان زۆر مهتەمن بە خوێندن بەڕاستی یەکێکی دیکە لە هۆکارەکەی ئەوەیە قوتابیانی ئێمە زیاتر لە جارێک پۆلی 12 خوێنن بەشی زۆری قوتابیان پەنا بەنە بەر ئەم شتانە یەک مامۆستای خصوصی ئەوەی کە ئیمکانیەتی هەیە واتە حەوت وانەی هەیە لە ناو پۆلی خوێنیە حەوت جاری دیکە حەو مامۆستای دیکەی هەیە دەرسی پێڵێت یان ئەچنە دەوراتی تەقوێ ئەوەی کە ئیمکانەتێکی متەوەسطی هەبێت چه $100 150,000 دینارەدا ئەچێتە دەوراتی تەقوێ خوێنن یان لە یوتیوب و هەموو ئەو هۆکارانەی دیکە کە مامۆستا بەڕێزەکان کار ئاسانیان بۆ قوتابیان و خوێندکاران کردووە گرنگیدان و هۆشیاربوونەوەی کۆمەڵگا بۆی کە قۆناغی 12 گرنگە ئەوە هۆکارێکە بۆی کە قوتابیش نبرە بێنێ بەڵام لە هەموو ئەوانە کە من بۆ جەنابتی باسەکەم ساڵی 1992 کە زانکۆی سلێمانی تەسیس بوو 100 قوتابی لە کۆلێژی پزیشکی وەرگرتووە بەس زانکۆی سلێمانی کە باوڵێن جارشکە دامەزرایەوە 100 قوتابی لە کۆلێژی پزیشکی وەرگرتووە ئێستا هەموو ئەوەی کە لای ئێمە لە وەزارەتی پەروەردە دەرچووە 99 لەگەڵ 250 قوتابی و لە هەمان کاتدا 6 کۆلێژی پزیشکیشمان هەیە لە کوردستان لە گەرمیان هەمانە لە سلێمانی هەمانە لە دووەک هەمانە لە زاخۆ هەمانە لە هەولێر هەمانە لە کوێ هەمانە ئێمە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا هەماهەنگیمان هەیە دیارە وەزارەتی خوێندنی باڵا جەنابی سەرۆکی حکوومەتیش لەو بابەتە تەداخولی کردبوو و فەرمانی جەنابیشانەوە بوو کە بێت دادپەروەری بۆ قوتابیان و بۆ جێبەجێ بکرێت دیارە وەزارەتی خوێندنی باڵا ئاعادە نەزەریان لەو بابەتی پلانانە کردبوو کاری مشتەرەک هەیە لە نێوان ئێمە ئەوانە و خودی جەنابی وەزیری خوێندنی باڵاش مهتەم بوو بە ئەو بابەتە کە ئاعادە نەزەر لەو بابەتە بکرێتەوە پلانی زانکۆکان بگەڕێنرێتەوە بۆ ساڵی ڕابردوو یان بۆ شێوەیە بێت کە قوتابیان و خوێندکاران تەختێ بکرێن ئێستاش بەپێی ئەو وردەکاری و ئاگاداری کە من هەمە کە وەزارەتی خوێندنی باڵا ئاگادارن کارەکە لە بەرژەوەندی قوتابیان و خوێندکاران پشت بەخوا کۆتایی دێ بەڵام دەبێ ئەوەش بزانین یعنی ئەم سوورەتە بۆ خەڵک وازح بێت 126,000 قوتابی لە لای من تاقیکردنەوەی کردووە 63,000 قوتابی دەرچووە 63,000 گەڕاوەتەوە بۆ ناوەندەکانی خوێندن ئیزافەتەن بۆ ئەو ژمە قوتابیانەی کە لە پۆلی 11 دەرچوون کە چوونەتە پۆلی 12 کە ئەوانی ژمارەیەکی زۆرە پارێمە 95,000 قوتابی پۆلی 11وان هەبوو ئەوانی ژمارەیەکیان زۆرە جانیسپەی نەجاحیەوان چەند بووە ئێستا بە دەقیقی یعنی لەبەرە منیە بتوانم پێت بڵێم بەڵام ئێمە دەبێت لەوە تێبگەین ئەم کارە پێویستی بە هەماهەنگی نێوان هەردوو لامان هەیە و خاڵێکی دیکەش من دەمەوێت ئەلێرە تەوزیحی بدەم ئەویژەوەیە مەسەڵەن بۆ ئێمە سەدمان پێ عیبە لەبەرەوەی ئەگە پرسیارەکانی ئێمە سیستمی هەڵبژاردنە دیارە و پرسیارانە هەرەوە نییە تۆ تەلەبەیەک هەڵی بژێری هەموو ئەوانی کە سەتەیەنن چێکی هەموو دەرەجەکانی پۆلی 2 و 11شیان نەکرێتەوە ئەگەر تەلەبەیەک بن بۆ پێشتری ژەڕۆین ئەگەر تەلەبەیەک بن ئاسی کەفاعەتیان نەبێ لەسەر شانس ناڕۆنە پێشەوە ئەوە یەک دوو گریمان ئێمە سەدمان نییە لە کوردستان ساڵی ئایندە بۆ نمونە واک فەرزکە وا گریمانە بکە کەس سەد نایەنە لە کوردستان بەڵام 20 کەس 95 هێنێ کابێ 95 بێتە ئاعلا دەرەجە لە کوردستان گریمان کەسیش 99 ناهێنێ 200 کەس یان 150 کەس 94 هێنێ یخۆ تۆ دەبێ مەعامەلە لەگەڵ 94 بکەی هەروەکو 99 ئێساوە کێشەکە لە دەرەجە نییە بەو قیاسە کۆنە ئێمە قیاسی کەین زمانی ئێمە دەرەجە ناهەو زمانی تۆ بەقەدەر خەڵکی گەڕەشێک تەلەبەی ئیمتیحانی نەداوە بەقەدەر 2 قوتابخانە و 3 قوتابخانە ئێستا ئیمتیحان نەدراوە 20 ساڵەوە پێش عەدەدی تەلەبە 9000 کەس بوو من بەس لە سەنتەری هەولێر لە 6 مەکتەب لە 7 مەکتەب عەدەدی تەلەبەکانم ئێستا 9000 قوتابی بەس لە سەنتەری هەولێر لە 6 7
شوێنی دیاریکرا ئێستا 9000 قوتابی مێ لەبەرەوە ئێمە هەمانجیمان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا هەیە و ئەم گرفتە بەرەو چارەسەر لە ڕووی ئینشاءالله و هیچ ئیشکالێکیش نامێنێتەوە و قوتابیانیش حەقی خۆیان وەرەگرن بەڵام ئەم داتایانە گەر جەنابەت پرسیارت نەکردا ڕەم بێ من نەچووماتە ناو تەفاسیلەوە چونکە خەڵکێک ئەگەر داتای لا نەبێ مەسەلەن بڕیارەدا وەڵا دەرەجە زۆر هاتووە یان نا بەعەکسەوە من بە هەموو لاچێڵم دەرەجە کەمتر هاتووە لە پار و ئەو داتامان هەیە من بە کۆی گشتی بۆت باسەکەم و هەموو ئەوانش لە نێوان ئێمە و خوێندنی باڵا پێویستمان بە هەمانجی هەیە من لە 1990 لە دوهۆ وتم دەبێت ڕێز لە خواستی قوتابیش بگیرێ بۆ چوونە زانکۆ نابێت دەرەجە نمرە تەنها پێوەەر بێ ینی پێوەری وەحید بێ ئەبێ پێوەرێکی لە پێوەرەکان بێ ئەبێ پێوەرێکی ڕئیسی بێ بەڵام نابێ وەحید بێ نابێت تەنها بێ لەبەرەوە زۆر گرنگە ئێمە بە سیستمی قوڵ مەرکەزی خۆمان بچینەوە پرسیار لەوە بکەم وەزارەتی تەندروستی بڕیارێکی داوە کە لەسەروی تەمەنی 12 ساڵیەوە ڤاکسین بکرێت ئامادەکاری بۆ بابەتە کایەوە چۆن قوتابیان لە قوتابخانەکان ئامادە دەکەن بە ڤاکسینکردن و ڤاکسینی مامۆستایانیش بەکوێ گەشتووە ڤاکسینی مامۆستایان پرۆسەکە باشە ڕاتە ڕێوە لە دوای کۆبوونەوەی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆناوە هەروەها ئەو بڕیارێکە دەرچووە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی ئەمە کۆبوونەوەی هاوەشەکەین بۆ دانانی میکانیزم ئێمە بزانین وەزارەتی تەندروستی دەتوانێت چی بکە و چەند دۆزی ڤاکسین دابین بکە و بۆ چ تەمەنێک و مەرج و پێوەرەکان و ڕێکارەکان چین ئەوە بەنسبەت ئێمە گرنگە لە ژێر تەوسەی سەحە بێت تەوسەی سەحە وا لە ئێمە کات کە ئێمە هەنگاو بنین و چاوەڕێ و کۆبوونەوە هاوەشەی نێوان ئێمە وەزارەتی تەندروستی بکەین کە مانەوێت بزانین ڕێکارەکان چین بۆ پێدانی ڤاکسین ئەوش دەکرێتەوە سەرەوەی کە ئەو خطواتانە وەزارەتی تەندروستی تەحدید دەکەن. جەناب وەزیر سەبارەت بە مامۆستایانی وانە بێژ یعنی ئێوە دوایین زانیاری دوایین قسەتان لەسەر ئەم بابەتە. ئێمە لە دۆسێ مامۆستایانی وانە بێژ هەرچیان بۆ بکەین ئێمە خەڵکی وڵاتی ئێمە و خۆمان بە خزمەتکارە زانین درێغیمان نەکردو حەسەب ئیمکانەتی خۆمان داواکاری ئەوان مافی ئەوان و مەشروعیەتی کاری ئەوان هەرچیەک بێت ئێمە بەرەو پیری چوین بەڵام بە ژێرەی توانای ئیمکاناتی خۆمان وەڵاممان داونەتەوە ئەوەی کە توانی بێتمانەوەیە ئێمە پرۆژەمان تەقدیم کرد لە 15/8 بۆ ئەوەی کە بتوانین مامۆستایانی وانە بێژ دۆخێکی دارایی باشتریان بۆ داوینکەین بەڵام لە هەمان کاتە تەنزیمکردنەوەی مامۆستایانی وانە بێژیش بخێنەوە سەر ڕێچکەیەکی یاسایی بە جۆرەی ڕێنمایی مەزبوطی خۆی بێ ئەوە ئەو خطوەیەمان کرد بە هەماهەنگی هەم بۆ ئەوەی کە دۆخێکی باشتریان بۆ دروستکەین هەم بۆ ئەوەی کە بتوانین سیاقێکی قانونی محکەم و ڕێک و پێکتر دابنین لە دۆسی لە مامەڵەکردن لەگەڵ دۆسەی وانە بێژە لەو ڕانگەیەوە پرۆژەی خۆمان لە 15/8 ئەنجومەنی وەزیران لە 17/8 ئەنجومەنی وەزیران پرۆژەکەی ئێمەی ئاراستەی وەزارەتی دارایی کردبوو وەزارەتی داراییش دانیشتنمان ئەنجامدا بەندا لەگەڵ وەزیری دارایی و لەگەڵ سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران گەشتینەوە بیرۆکەیە و موافقەتمان پێوەگرتووە ڕێنمایی دارایی ژمارە 14 دەرچووە ئەوزام لە 26 دەیە 26 دەیە ژمارە 14 ساڵی 2021 دوێنێش ئێمە گشتانیەکمان پێدەکردو بە تاریخی 11 لە کۆی 5 لاپەڕجا هەموو تەفاسیلەکەی تیا ئەسا من ناتوانم 5 لاپەڕە لە پرس کۆنفرانسێکا شەرح بکەم.